بارم قلق زور بدو بارم رواني هولي ذكر بس بخص بين هاتم او سحبك ابرك انا مو برادري من خرج كورنا او ضد عندمي بنوستي دي عندمي بحبسته بانزا دي عندمي عشت خو بهزاري هزار استشرف فروسن خيرك ده قتم خيرك قتواني رزقی لە دەور بەری دەکرین ئارموانە ئاژگێ زرگوزە کۆڕیا بیرێژە هەتا لە قەراسن جێڕادێ لە منتیقی سەرێ لادێ لای لەسەرش لە چۆمان و ئەوەش ڕزقەکە دێتە خوارێ بۆمان بازارەکە وچی پێشان نیە برێ وچی پار و پێرار نییە ئەشیاکەشمە هەرزانە پارە ئەو هەنارە بە 2023 کیلۆ بە پێنجی بوو ئەو سەر بە هەزارێ بازار ڕوع بەچێ ئێمە لەم زەویە کە 6 دۆرمە ئەم تەماتەمان بەرەمیە ناوە ئەم تەماتێژ لە مانگی چوارە ئەکرێت لە مانگی چوارە ئەکرێت و خزمەت دەکرێت هەتاکو و دەی هەشت تاکو و یەکی نۆتی لەو بینەیە تەماتە هەیە سوورە بێ هێش کاتە دەینۆ لێ سوورە بێ لەخوای گەورە بەزایمە 6 دۆرمە تەماتێکی زۆر جوان تەماتی کریستینا پیاڵە خواستێکی زۆر لەسرە پتەوە ئاودارە خراپ نابێت ئێمە بەیانیان سەعاسێت خۆ دەزانی زوو هەڵەسی نوێن بۆ ئەم دەشتۆ و دووردەوردە دەتا دەچم بە شوێن کرێکارەکانە ئەبێ بە 4:30 تا دەگەمە پێنجێن تا نانێکە خۆن و بەڕێ دەکەوم دەگاتە 6 منیەمە سەر زەویەکە لەبەرەوەی خۆ دەزانێت عادەتەن بەیانیان تەماتە ڕندرێ نەکسەر لە ئێوارە چونکە گەرمای کرد تەماتە عادەتەن تۆزێ خاوە بێت و ناڕندرێت لەبەر ئەوە بەیانیان زوو ئەبێ بێتە سەرۆ بۆ تەماتە ڕنین ئێمەش لەگەڵم خوشک و برانم بەیانیان کە چم بە شوێنیانە ئەیان هێنم ئیتر خۆش دەزانی تەماتەی بەیانیان پارەی باشترەکە تا تەماتەی دوای نیوەڕوان لەبەرەوە ئەم تەماتە سوورەکەی لێ ئەکەنەوە نەک ئەم کاڵە چونکە ئەم کاڵە لە بازارە هیچ پارە ناکە هیچ قیمەتێکی نییە بەڵام ئەم سوورە قیمەتی باشترەکە و پارە ئەکە Добрый день. С семьей прогуливались сегодня, гуляли по ВДНХ, вот, и решили посетить эту выставку. Ну, кстати говоря, честно скажу, она выглядит не особо сильно, ну, то есть она невзрачная. Но как сюда зашли, она более такая эстетичная и очень красивая внутри оформлена. Изделий народно-художественных промыслов, 22 предприятия со всей России, которые производятся сейчас, и посетители должны находиться обязательно в масках и перчатках и соблюдать социальную дистанцию. Чтобы тут еще был народ. Остальное все есть.